هەر کەسێک مسلمانێک ئیماندارێک بەناحەق بکوژێ فجزاؤه جهنم جهنم. دە ساڵ لەمەوبەر و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا مامۆستا عەبدوڵڵای قەسرێ و چوار لە هاوڵەکانی لەلایەن هێزە ئەمنیەکانی یەکێتی نیشتیمانیەوە تیرۆرکران. گەرچی یەکێتی ڕایگەیاند ئەو کارە بە هەڵە ئەنجامدراوە و ئامانج کۆمەڵی ئیسلامی نەبووە. دە ساڵ لەمەوبەر و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا بەڕووناکی و لەم شوێنە گشتیەدا کە ئەو کاتە ئێرە بازگەی تاسڵجە بوو لە پێشاوی کامێرایەکی بیانی و بە ئاشکرا مامۆستا عەبدوڵڵای قەسرێ سەرکردەی دیار و ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ سێ پاسەوان و شۆفێرەکەی لە بۆسیەکی هێزە ئەمنیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەلێرە تیرۆر کرا. لە کاتێکدا مامۆستا عەبدوڵڵای قەسرێ و چوار لە هاوڵەکانی لە دەستەی پارێزگاری لە سلێمانیەوە بەرەو ڕانیە دەگەڕانەوە لە ناو بازگەی تاسڵجە لەلایەن هێزە ئەمنیەکانی یەکێتی نیشتیمانیەوە تیرۆر کران. گەرچی یەکێتی نیشتیمانیش ڕایگەیاند کە ئەو کارەیان بە هەڵە ئەنجامداوە و ئامانج کۆمەڵی ئیسلامی نەبووە. هاوکات لەگەڵ مامۆستا عەبدوڵڵای قەسرێ چوار پێشمەرگەی کۆمەڵی ئیسلامی بە ناوەکانی مەلا ئەحمەد، عەبدولجەبار پیرانی، شێخ توانای، شێخ حەسەن و کاک سیروان شەهید بوون. تیرۆرکردنی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ و چوار لە دەستەی پارێزگاری مامۆستا لە کاتێکدا بوو کە دۆخی ناوچەکە بە قۆناغێکی هەستیار و مەترسیداردا گوزەری دەکرد. لەلایەک یەکێتی نیشتیمانی لە شەڕدا بوو، لەلایەکی ترەوە ئەمریکا بە تەواوی نزیک بووە لە لێدانی عێراق. شەهیدکردنی ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی بە نوێژی نیوەڕۆ لە بازگەیەکی ڕەسمی بۆ ڕاکێشانی کۆمەڵی ئیسلامی بوو بەرەو شەڕێکی خوێناوی. بەڵام سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لەو کاتە هەستیارەدا دەرکی تەواوی بە ماترسیەکانی ئەوە پیلانە کردبوو، بۆیە بڕیاریدا ئەو خوێنە ڕابگرێ و نەچێتە ناو پیلانی پەلکێشکردنی کۆمەڵی ئیسلامی بۆ شەڕێکی نەخوازراوەوە. تیرۆرکردنی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ بە سەرەتای ئەو گورزە بەهێزە دادەنرێ کە لە کۆمەڵی ئیسلامی درا بۆ لاوازکردن و لەبینبردنی ئەو کارە ساتە سەرەتای قۆناغە زۆر قورسەکانی تەمەنی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی بوو کە پاش شەهیدکردنی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ و چوار لە پاسەوانەکانی لەلایەن هێزەکانی ئەمریکاوە موشکبارانی بارگەکانی کۆمەڵی ئیسلامی کرا لە ناوچەی ئەحمەداوە. پاشەوە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و چەندین سەرکردە و پێشمەرگە و کادێری کۆمەڵی ئیسلامی دەستگیر کران. هەموو ئەو پیلان و پەلامارانەش بەشێک بوون لە بەرنامەی لاوازکردن و هەوڵی لە ناوبردنی کۆمەڵی ئیسلامی کە سوپاس بۆ خوا کۆمەڵی ئیسلامی توانیە و قۆناغە پڕ لە ناڕەحەتی و قوربانی بەخشینە تێپەڕێنێ و ببێت بە هێزێکی کاریگەری هەرێمی کوردستان و بەشداری لە پرۆسەی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری لە کوردستان و عێراقدا. مامۆستا عەبدوڵڵای قەسرێ ساڵی 1966 لە گوندی سەرکانی دۆڵی بالیان لە دامێنی قەندیل لەدایک بوو. بۆ هۆی گواستنەوەی گوندەکەیان لە ساڵی 1978 لە کۆمەڵگەی زۆرە ملەی شاوەیسی هەولێر نیشتەجێ دەبن. مامۆستا عەبدوڵڵای قەسرێ لە ساڵی 1985 تاکو 1991 هەموو قورانی پیرۆزی لەبەر کردووە. هەر لە ساڵی 1985ەوە هاوسەرگیری دەکات و لە ساڵی 1988 پەیوەندی بە ڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامیە و کاتەوە دەکات. لە ڕاپەڕینی ساڵی 1991 بەشداری چالاکانە دەکات و مامۆستا لەبەر لێهاتووی لە کۆنگرەی حەوتدا بە ئەندامی سەرکردایەتی هەڵدەبژێرێتەوە. لە کۆنگرەی تەوێڵەشدا لە ساڵی 2000 دەنگی یەکەم بەدەست دێنێت. لە پاش ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامیش مامۆستا وەک ئەندامی مەکتەبی سیاسی بەردەوام بوو لە بەجێهێنانی ئەرکەکانی کە هاوکات خاوەنی امتیازی ڕۆژنامەی کۆمەڵیش بوو. لە ساڵی 2002 کرایە بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی و پاشان بەرپرسی لقی هەولێری مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی بوو لەو شارە. هەمان ساڵ مامۆستا عەبدوڵڵا کۆلێژی شەریعەی زانکۆی دۆهۆکی تەواو کرد. مامۆستا عەبدوڵڵای قەسرێ لە دوایین وتاری لە نوێژی هەینی کە 4 ڕۆژ بەر لە شەهیدبوونی باز لە کوشتنی بەناحەق دەکات و حکومەکانی ئەو تاوانە گەورەیە بۆ خەڵک ڕوون دەکاتەوە. ئەوە مامۆستا عەبدوڵڵای قەسرێ بە دڵێکی پەیوەست بە خوداوە بە بیر و باوەڕێکی قایم و نەلەخشاوەوە بە وەرەیەکی پۆڵاینەوە بە سیمایەکی نورانیەوە بە توێشوویەکی تەقوا و پەرۆش و دڵسۆزیەوە بە کێوێک لە ئازایەتی و مەردایەتیەوە بە پەیامێکی پیرۆزەوە ڕێگای دەبڕی و دڕی باشەوە زەنگی ستەم و تاریکی دەدا و ڕووناکی پەخش دەکردەوە تا سەرنجام لە سەروبەندی ڕۆژانی یاد و بیرەوەری ڕاپەڕینی جەماوەری کوردستانەوە لە دەستپێکی سەری ساڵی کۆچیدا و لە ئێوارەی 4 سەی
2003دا لەو کاتەی مامۆستای سەرکردە بە خۆی و 4 پێشمەرگەی پاسەوانەوە بە ئارامی و دڵنیایی لە ئەحمەد ئاواوە دوای کۆبوونەوەی سەرکردایەتی بەرەوڕانیە دەگەڕێتەوە غافڵگیرانە لە بازگەی تاسڵوجەی سلێمانی شەهید دەکرێت. ئەم هەواڵە دڵتەزێن و خەمناکە بە هەموو کوردستاندا بڵاو دەبێتەوە و پەرۆش و نیگەرانی قوڵ و تووڕەیی و پەستی سەراپای جەستەی جەماوەریدا دەگرێ و بەتایبەتیش دوای ئەوەی کامێرەی ڕۆژنامەنووسێکی بیانی بە ڤیدیۆ تەواوی کردداری تیرۆرکردنەکەی تۆمار کردبوو. ئەم کارەساتە دڵی هەموو دڵسۆزێکی ڕاچڵەکاند و شین و گریانی کردە میوانی زۆربەی ماڵەکان و فرمێسکیان بۆ دەڕشت، سۆزیان بۆ دەردەبڕی و زیاتر لە کۆچی خۆشەویستانی خۆیان پەرۆشی بوون. ئەمەش لاوەوە بوو کە مامۆستا عەبدوڵڵا لە سونگەی ئەخلاقی بەرز و وتار و ئامۆژگاریەکانیەوە چوو بووە ناو دڵیانەوە و هەروەها لەبەر ئەوە بوو کە بە ناحەق و زوڵم شەهید کرابوو. چەندە و کوشتنی بە ناحەق چۆنە و چێنەوانەی کە دەبنە قاتل. خوای پەروەردگار دەفەرمێ جەلە جەلالوه ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. هر کەسێک مسلمانێک ئیماندارێک بە ناحەق بکوژێ فجزاؤه جهنم جهنم.